لە دوای مردنمان بە ئازیزان و خۆشەویستانی خۆمان شاد دەبینەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە دەچوو بۆ گۆڕستان دەیفەرموو وإنا إن شاء الله بكم للاحقون. إن شاء الله ئێمە دەگەین بە ئێوە، ئێمە دەگەین بە ئێوە، کەواتە ڕۆژێک دێ ئێمە دەگەین بە ئەوان تازە نایەنەوە بۆ لای ئێمە دەچین بۆ لای ئەوان. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاری مسلم هاتووە بە فاتیمەی کچی خۆی فەرموو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە نهێنی پێی فەرموو، شتێکی دا بە گوێیدا دەستی کرد بە گریان. دوای وفاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیاریان کرد فاتیمە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم چی بە تۆوت؟ فەرمووی کاتی خۆی کە پرسیاتان لێم کرد پێتانم نەوت نهێنەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بەڵام کە وفاتی کرد پێتان دەڵێم. فەرمووی باوکم فەرمووی سەلامی خوای لەسەر بێ یەکەم کەسێ ئەی فاتیمە لە ئەهلەکەی من لە کەسوکاری من کە دەگەن بە من تۆی، یەکەم کەسێ لە بنەماڵەی و خانەوادەی من کە دەمرێ دەگات بە من. فەرمووی وئینەکی ئەوەل ئەهلی لحوقا بی، تۆ یەکەم کەسێکی کە دەگەی بە من. بەڵێ زانایان دەفەرمون فاتیمە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دوای مردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، دوای مردنی باوکی خۆشەویستی سەلامی خوای لەسەر بێ، ئەفەرمێ 6 مانگ ژیا، بەڵام دەفەرمون وەکو بەفر چۆن دەڵێ ئاوا تاوایەوە وردە زەعیف بوو نەخۆش کەوت هەتا وەفاتی کرد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەسمان ئەم خاڵەیە فەرمووی یەکەم کەسێ لە خانەوادەکەم کە دەگا بە من تۆی، کەواتە لە دوای مردنمان دەگەین بە ئازیزەکانی ترمان. لە کۆمەڵی ئازیزمان جیا دەبینەوە دەگەین بە کۆمەڵی ئازیز کە هەندێکیان زۆر دەمێکە نەمان بینی و هەندێکیان هەر نەمان بینیون. کەواتە مردن بۆ ئینسانی ئیماندار دڵخۆشیە، بۆ مردوەکانیشمان دڵخۆشیە کە ئێمە دەچین بۆ لایەن جا با کارێک بکەین وەکو ئەوان ئینشاڵڵا ئەهلی بەهەشت بین.